دوای نزیکەی 3 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تاوەکو ئێستا ئاسۆی پێکهێنانی حکوومەتی نوێ دیار نییە. بەهۆی ئەو تەزویرەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕوویدا، ناکۆشی گەورە کەوتۆتە ناو هێزە سیاسیەکان و بەهۆیەوە تاوەکو ئێستا نەتوانراوە گەورەترین کوتلە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دروست بکرێت و ئەنجامەکانی هەڵبژاردننیش تا ئێستا پەسەند نەکراون. هاوکات خۆپیشاندانەکانی باشووری عێراقی شوای کرد گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێ بوەسن و هیچ دانوستانێکی فەرمی لە نێولایەنەکاندا نەماوە. بە پێی زانیاریەکانیش هەریەکە لە ئێران و ئەمریکا فشارەکانی خۆیان دەست پێ کردووە بۆ ئەوەی حکوومەتی داهاتووی عێراق لە بەرژەوەندی خۆیان پێک بهێنرێت. لە چەند ڕۆژی ڕابردووشدا برێت مەگۆرگ نوێنەری سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لەگەڵ چەند بەرپرسێکی هەرێم کۆبۆتەوە. بە پێی زانیاریەکان نوێنەرەکەی سەرۆکی ئەمریکا دەربارەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق وتوویەتی ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتن چارەسەر پێکهێنانی حکوومەتی کاتیە بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی. برێت مەگۆرگ ئاماژەی بۆش کردووە بەهۆی ئەو باردۆخی ئێستا لە ناوچەکەدا هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاری لە پێشینە نییە و دەکرێت دوا بخرێت بۆ مانگی 12 و لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرێت. لە حاڵەتی ڕێکنەکەوتنی لایەنەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێ و خواستی ئەمریکا بۆ پێکهێنانی حکوومەتێکی کاتی لە کاتێکدا پێشتریش ئەمریکیەکان پشگیری خۆیان بۆ پێشنیازەکەی ئایاد عەلاوی سەبارەت بە پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دەربڕیوە. هەرچی ئێرانیشە ڕۆڵی سەرەکی دەبینێت لە پێکهێنانی حکوومەتی عێراق و بە پێی زانیاریەکانەوان لەگەڵ پێکهێنانی حکوومەتی کاتینین و دەیانەوێت لەسەر بنەمای ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئایار کابینەکە پێک بهێنرێت. لەلایەکی ترەوە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکان لە باشوور و ناوەڕاستی عێراق هەینی ڕابردوو عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان وێڕای داوای جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەران داوای کرد پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەتی عێراق. ڕۆژی 12 ئایاری ئەم ساڵ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. هەڵبژاردنەکەش زۆرترین تەزویری تێدا ئەنجام درا و بە خراپترین هەڵبژاردن لە دوای ڕووخانی ڕژێم دێتە ژمارکردن. هەرەمەش وای کردووە دوای نزیکەی 90 ڕۆژ لە هەڵبژاردنەکە نەتواندراوە کابینەی نوێ پێک بهێنرێت.